كاروان عاليكارين مروفاني ديجهن قربانيين ارتهجي لسوريا. وزير الدربي العراقي فؤاد حسين انجام سردان اخويا امريكا بالدنج امريكا را بارفدكا. وكريزا كآفي لكوباني دركتيج انجام ارتهجا بري حفتيكي. دم باش دخيل الشموهي في عدم من خوش جوارا دكا دقل برنامج كورت كونكشن جدنجي أمريكا نحال واشنطن دمجمير حفتي سبيدايا روجا چهارشنبه. دوه سه شنبه کاروانه کی آلیکارین درگاه که سنوری دنیبرا ترکیه و سوریه دا کو جنوب هاتیه فکرن در بعضی باکوری سوریا بو کو گلک کم آلیکاری دیگه نوی دورا راستی زیانی هاتی انجام ارتهج هفتیا بوری کو نزیکی 41,000 کسان لهریمی کشتنا. کاروانک جیازده کامیون نتوینی گبوی در بعضی سوریا بند خالا سنوریا باب السلام را کو جنوب هاتیه وکرن پشتی کو شام رازی بوی ریبدا سازیا جهانی آلیکاریان وی درگهی جبو آلیکاریان بکار بینا. کاروان آلیکاریان نفنتوی دگهن وی هریمه لدمیکو هیویا رزگار کرنا مروفن ساخت من کافلان دا زیدتری 200 مجبران پشتی ارتهجا بهزا 7.8 کم بویا. تیمین هاوارچونی گرانیا کاری خوا دادنین سر دابش کرنا آلیکارین مروانی و خوارنی و هلبت جی ستارگه هانجی جماره که مزنا رزگار بویان را. لگوری شوپاندن عامک و هند هریم دکافن هریمین کو دکافنا بر آلیکاریان دیاره ما میوان هنر جی ترکیه می هرن جموان بری وینا کو ام زانن کو لدمی کارسات خورستی ریخستن مروانی رولکی مازن دلیزن لآماده بتنی هشتی و دو ریخستن مروانی خدانه هفو سازیک پیک آینه جبو آلیکاریان. اسیبیدارم کو میوانی ما لزگین یالچین نها آماده با جبو کو ام بزانن روشا داوی لور چاوایا. بالوس خانه اوکراینیا لانکاری او ویدیو بلاف کری و دی بیجا کو تیمی وان یک خانمک 30 سالی دیاره رزگار کریا. دیاره میوانی ما وی آماده باش بو مزان روشا داوی چاوایا دیاره دیسانجی اویک جی ویدیو آنه کو تیم رزگار کرنی سایکس پی رزگار کریا. اگر لدرهنانی هفکار جماره بیشن اگر میوانی ما لزگین یالچین آماده با ام دخوازن هرن جمعی و کما گوتی کل دم کارسات خوارستی رخستین مروانی کاری دیکن یانجی کاری دیکنش بو آلیکاریا خلکی خوی کو راستی وانا دبلی دیسان دیاره که شیک تکنیکی هیا بری وینا امی هرن هریما کردستان عراقی و دوا بدوای گرانوی بو کردستان بجدار حسن که پاریزری خوبخشی زندانانی بادینانا للعیان وزارتی دروی امریکا بانکش کرا بو خلاتی داکو کی کردن لا مافکانی مروف به بخشرا و ریزگرتن بو داکو کردن لا کیسی دزگیر کراوانی بادینان ویستی او ویستی سردانی دو لو دزگیر کراوانه بکاتن وکو خوی دلیتن پیام بلیتن که خلاتکی که لوزارتی دروی امریکای ورگرتوا خلاتی خویانه او زندانیانه بلام دیاره به هندی حوال دستالداران ریگان به ندرس سردانی او زندانه بکاتن هرچند راگاندنی که چاک سازی گورانی هریم میهولیر ام حوالی رد کردووە بەڵام ویستمان لە زاری کاک بەشدار ڕاستیەکان بزانین ئێستا کاک بەشدار لە هەولێر لەگەڵمانە کاک بەشدار سوپاس بۆ بەشداری جەنابت لە بەرنامەکە ڕاستی هەواڵی ئەوەی چییە کە ویستت سەردانی ئەو زیندانە بکەیت و پێیان بڵێ کە ئەو خەڵاتت لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەرگرتووە ئی خۆیانە بەناوی خودای گەورە مهرەبان سڵاو لە جەنابەت و تەواوی بینەرانی تەلەڤیزیۆن و دەنگی ئەمریکا
زۆر سپاس بۆ ئەو دەرفەتێک کە بۆ ئێمەتان ڕەخساند. ئێمە دوێنێ ویستم سەردانی شێروان شێروانی و شیڤان سەعید و ئەیاز کەرەم و گوهدار زێباری و هاریوان عیسا بکەم بە مەبەستی ئەوەی کە بابەتی ئەو خەڵاتیان پێڕابگەینم و هەمووەکو ئەوەی کە دڵیان خۆش بێ کە ڕەوایەت کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕەوایەتی داوەتە ئەو بەرگریکردنی تیمی پارێزەران و کە ئەمەش پەیامێکە بۆی کە مەزلومیەتی ئەوان دەسەلمێنێتن بۆی دڵیان خۆش بێ بۆ خەڵاتەوە پێشیان بڵێم کە ئەو خەڵاتە بە تەنیایی بەشدار حەسەن نییە ی هەموو ئازادی خوازانی کوردستان و تیمی پارێزەران و لە نێویاندا سیاسیانەیە کە ئێستا لە زیندانن ئەو ڕۆژنامە نووسانەنە. بەڵام بەداخەوە ئەوان تەنها ڕێگەیاندا دوو کەس ببینین گوهدار زێباری و هاریوان عیسا. ئێمە زۆر هەوڵمان دەکە شێروان شێروانی و شیڤان سەعید و ئەیاز کەرەمیش ببینین بەڵام ڕێگریان لێکردین ڕێگەیانەدا ئەو سێ ببینین. بۆی ئێمە بەیاننامەیەکمان بڵاو کردەوە کە چاکسازی گەورانی هەولێر ڕێگری کردووە لەوەی کە ئێمە شێروان شێروانی و شیڤان سەعید و ئەیاز کەرەم ببینین. ئەوانی دوا بە دوای بەیاننامەکە ئێمە بەیاننامەیەشکیان بڵاو کردەوە بەیانەمەکە دەڵێت کە ڕاگەیاندنی چاکسازی گەورانی هەولێر ڕوونکردنەوەیەکی داوە بۆ ڕایگشتی کە دەڵێتن کە ڕۆژی سێشەممە دوو پارێزەر سەردانی بەروبەرەتیان کردووە بە مەبەستی بینینی دوو لە سزادرا لەو زیندانیانەکە گوهدار و هاریوانن. دەڵێش ڕەتیان کردووە کە ئەو هاڵە کە بەڵاو کراوتەوە ڕاست بێ. یعنی کەواتە ویسوتانە ژمارەیەکی دیکەی ئەو خەڵکانە یعنی زیندانن یان دەستگیرکراوەکانی بادینان ببین نەک تەنها ئەو دوو کەسان. بەڵێ ئەوانە ژمارەیان پێنج کەسن و هەرێکەوە لە قاعەیەکیان داناون و ئەمە داوای هەر پێنجمان کردی بەڵام ئەوان بەداخەوە باسی سەیەکەی کە ناکەن تەنها باسی ئەو دوو دەکەن و لە بەیاننامەکە ئێمەش باسی ئەو دوی تێدا نییە باسی سەیەکەی تێدایە. بۆیە ئێمەش دوای ئەوەی کە ئەوان بەیاننامەکان بڵاو کردەوە ناچار بووین دەوایە بۆی ڕای گشتی لە ڕاستیەکان بزانرێ بۆی ڕاستیەکان نەشێوێنرێ. کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیمان کرد سەعات 9 شەو ئەم بابەتەمان بۆ ڕای گشتی بڵاو کردەوە و ڕاماگەیان کە ئەوەی کە چاکسازی دەوێ ئێمە ئەمە کێشەمان لەگەڵ ئەو دوێنێ کێشەمان لەگەڵ سەیەکەی کێیە کە ڕێگەیانەداوە بیان بینین هەولێرکو لە بەیاننامەکەی تیمی پارێزەران داهاتووە. باشە گوهدار و هاریوان وەڵامیان چی بوو کاتۆ ئەو خەڵاتت بۆیان برد و پێیان گوت ئەو خەڵاتە خۆتانە نەک تەنهایی بەشدارە؟ ئەمن کاتێک پێم گوتن کە گوهدار و کاکەیوان زۆر دڵخۆش بوون کە وتم ئەو خەڵاتە بەشی هەمومانە ڕەنگە بەشێکی بچووکی هی پارێزەر بەشدار حەسەنی بەڵام ئەوی دیکە هی قوربانیدانی ئێوە و پاتیمی پارێزەران و هەموو ئازادی خوازانی کوردستانە. بۆیە زۆر دڵخۆش بوون و منیان لە باوەش کرد و دەستیان لە ملکردن و یەکترمان ماچ کرد. زۆر دڵخۆشم بەوەی کە هەست دەکەن وڵاتێکی زرهێزی وەکو ئەمریکا ئاگادارە بە وردی متابعی کەیسەکانیان دەکاتن و ئەو ڕەوایەتی داوەتە بەرگریتیمی پارێزەران و لە هەمان کاتدا ئەوە وتیان پەیامێکە بۆ ناڕەوایەتی ئەو تاوانەی کە خراوەتە پاڵ زیندانیان کە ڕۆژنامە نووس و چالاکوانن. باشە بارودۆخیان چۆن بوو کاک بەشدار؟ بە شێوەیەکی گشتی بارودۆخی زیندانیان لە هەرێمی کوردستان لەسەر چاکسازیەکان باش نییە بەڵام بە تایبەت مامەڵەکردنی ئیداری چاکسازی گەورانی هەولێر لەگەڵ ئەم چالاکوان و ڕۆژنامە نووسانە بەسەراحەت یعنی من دەیڵێم ئەوە قسەی ئەوانە ینی نادروستە مامەڵەکان مامەڵەیەکی نادروستە وەکو هەموو هەر زیندانێکی تر مامەڵەیان لەگەڵ ناکەن. باڵێ کاک بەشدار ویستم بزانم دوای ئەوەی کە گەڕایەوە هەرێمی کوردستان لە ئەمریکا گەڕایەوە دوای ئەوەی کە وەزارەتی دەرەوە ئەو خەڵاتە بە تویان بەخشی چۆن پیشوازی کرای لە هەرێم؟ ئەمن هەر کاتێک داخلی گەیشتمە ناو فڕۆکەخانەی هەولێری نێودەوڵەتی هەر لە هۆڵی دووەمی پێشوازی تا دەگاتە بەر دەرگا هەموو خەڵکەکی یەکجار زۆر ڕاوەستا بوون و بە چەپکە گوڵ و بە گوڵ پێشوازیان لە ئێمە کرد. بە سوپاسی هەمیان دەکەم خەڵکەکە بریتی بوون لە چالاکوانان و ژمارەیەکی زۆر لە ڕێگەیاندن کاران و ڕۆژنامە نووسان و ڕێکخراوەکانی NGO زۆر حاضر ببوون. هاوڕێ پارێزەرەکانمان تیمی پارێزەران ژمارەیەک لە زیندانیانی بادینان ئەوانەی کە ئازاد کرابوون هەمویان لە پێشوازیمەدا بوون و خۆشحاڵ بوون بەو خەڵاتەی کە ئەو خەڵاتە بەشی ئەوانیشی هەموو تێدایە وەک پێشتر باسم کرد. ئەبێ بەهۆی ئەوەی کە زیاتر داکۆکی لە مافەکانیان بکەیت؟ بەدڵنیایی ئەوە دەبێتە هەندێک بۆ ئێمەوە باری ئەمەی قورستر کرد کە ئێمە زیاتر بەردەوام بین لەسەر داکۆچکردنمان لە پرسەکانی مافی مرۆڤ و دەمێ ئەوەش باز بکەم کە ژمارەیەکی زۆر چالاکوان و ڕۆژنامە نووس لە بەغداوە شات بوون و رادیۆیەکی ئیزاع و رادیۆیەکی عراقی شات بوون و لەوێ بە خێراتنی ئەوانشمان کرد. هەدواتر بۆ ڕۆژی جومعە لە شەقامی متەنەبی کە شوێنی ڕۆشنبیرانی بەغدا زیاتر لی کۆ دەبنەوە ژمارەیەکی زۆر لە ڕۆشنبیران و پارێزەران لە بەغدا ڕۆژی جومعە مەراسیمێکیان
شێوازیان بۆ ئێمە ساز کرد چون لێوێندەر سمینارێکمان کرد و باسی پاڵپشتەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکامان کرد لە پرسەکانی مافی مرۆڤ بوو لەو کەسانی کە داکۆچی لە مافی مرۆڤ دەکەن لە بەغداش برایانی عەرەبمان لەوێ زۆر دڵخۆش بوون بۆ پاڵپشتەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. کاربەدەستان تا چ ڕادەیەکیانی پێشوازیان لەو هەواڵەیان کرد کە خلاص وەرگرتووە کە دەگەڕێتەوە بۆ پشتیوانیکردن لە زیندانیەکان بە کشتی ئەوانەی بادینان بە تایبەتی؟ وڵی لە هەرێمی کوردستان ئەوانێکی وەکو کار بەدەست بەڕاستی کەسێک پەیوەندی تەلەفۆنیشی نەکردووە ئەوەمەش پێویستمان بەوە نییە دەسەڵات پەیوەندیمان پێ بکەوە گرنگ ئەوێت جەماوەر پێشوازی کردنی لە ناودڵی جەماوەرین بەڵام لە بەغدا لە نووسنگەی سەرۆکوەزیران پەیوەندیمان پێوەکرا و دەستخۆشیمان لێکرا ڕەنگە لەو چەند ڕۆژ داهاتوو ئەویش ببینیوە هەروەها لە نووسنگەی سەرۆک کۆماری عێراقیش بە هەمان شێوە ئەوانیش ڕەنگە پێشوازیمان لێ بکەن و بمان بینن یەکتر ببینین و هێز و لایەنەکانی تریش ئەوانی لە دەرەوەی دەسەڵاتن هەمویان پێشوازیان کردی و پیرۆزباییان کردی و نامەیان ناردووە و بەگوڵ پێشوازیان کردین و زۆر سپاسیان دەکەم. بەڵێ باشە لەسەر دادگا و ڕەوای دادگایان یانیش کاری دادگا کاری سربەخۆی دادگا زۆر باسەکرێت لە هەرێمی کوردستان کە پێش ماوەیە کە لێرەش بووی هەمان پرسیار لە تۆ کرا یعنی حەزم نەکرد زیاتر باسی ئەوە بکەیت کە تا چەندێک یان چی پێویستە بۆ ئەوەی دادگاکان سربەخۆ بن؟ بەڕاستی تا وەزعی هەرێمی کوردستان لەژێر هەژمونی ئەو دوو حزبەدا دادگاکانی هەرێمی کوردستان و تەعیینی دادوەرەکان لەبەرەوەی هەمووی لە ڕێگەی محاسەسەی حزبیە بە 50/50 یان وەک سیستەمی پێشوو پێمان دەگوت 50/50 تا سیستەمی 50/50 بەردەوام بی لە ناو دادگاکان وەزعی دادگا و سەروەری دادگا لەو شێوە باشتر نابوو بەرەو خراپتر دەڕۆ بەداخەوە و ئێمە لە یەکەم ڕۆژی کە ئەو ساڵەکەن ڕۆژنامە نووسانی بادینان سزادران ئێمە زانیمان کە هەستمان بەوە کرد کە سەربەخۆی دادگاکان کەوتۆتە بەر مەترسیێکی زۆر گەورە کەوتۆتە بەر تەسیراتی جانبی حزب و بنەماڵەکان بەداخەوە. برێز بەشدار حەسەن پارێزەری خۆبەخشی زیندانیانی بادینان لە هەولێر لەگەڵ ما زۆر سوپاس. پشتی زیدەتری هەفتەیەکێ ji دوو ئەرتهژن gelek mezin di herêmên Sinûrên di nêvera Tirkiye û Sûriyê de hejmara kuştiyan جوان ارتجانن هر زیده دبو لگوره هجمارین فرمی جی 40,000 derbaz bûye bi 100,000 jî derbeder bûne lê hêşta jî ew herêm di nav qeyranek mirovî de ye. Ev raporteka dengê Amerîkaya ji Stenbolê. بۆ زۆرێک لە زیندوماوانی زەوی لەرزەکە چاوەڕوانی ئازارێکی بەردەوامە بۆ ئەو خۆشەویستانیان کە هێشتا کەوتونەتە ژێر دار و پەردووی باڵەخانە دارماوەکان ئەمەش لەو دەمەی تیمەکانی ڕزگارکردن و بەهاناچوون لەگەڵ کاتدا لە پێشبڕکێدان بۆ ئەوەی زیندوماوان بدۆزنەوە. İçeride 2 tane akrabamız mahsur kaldı yani hala göçük altında. Duan لە کۆی چوار لە خزمانم کەوتونەتە ژێر دار و پەردۆکەوە هەتا ئێستا ناتوانرێت دەربهێنرێتە دەرەوە هەر بۆیە ئێمە چاوەڕوان دەکەین بەڵام نازانین ماون یان مردوون ئێستا بە زۆری تەرمی مردووان دەردەهێنرێتە دەرەوە و ژمارەیەکی کەم بە زیندوی دەردەهێنرێتەوە ئێمە چاوەڕوان دەکەین داوا لە هێزان دەکەم ئەمە بەسەر هیچ کەسێکدا نەهێنێت. بە 6 ڕۆژ دوای زەوی لەرزەکە تیمی گەڕان و ڕزگارکردنی ئەمریکایی زیندوماوێکیان هێنایە دەرەوە ئەوەش وەک بەشێک لە هەوڵە ڕوو لە زیادبووەکانی جیهانی بۆ یارمەتیدانی گەڕان و بەدواداچوون بەڵام بەهۆی ئەوەی پتر لە 7,000 باڵەخانە دارماوە و چەندانی دیکەش بە قەڵکی ژیان تیاندا نەماوە هەر بۆیە شوێنی نیشتەجێکردن زۆر گرنگە لەو هەرێمەی پلەی گەرما تێیدا لە ژێر سفرەوەیە. من داوای چادرێکم کرد بەڵام هیچ کەس چادرێکی پێنەدا من خزمەتی ئەم منداڵە هەتیوانە دەکەم بەردەمی خانۆکەم بە تەواوەتی درزی بردووە ئێمە دەترسین بچینەوە نێو خانۆکە چەند شوێنەکەن بۆ ئەوەی ڕۆیان تێ بکەین وەکو مزگەوت و خوێندنگە و هەروەها شوێنی پرسا ئەمانە ئەو شوێنانن کە تیایاندا دەمێنینەوە. لە زۆرێک لە گوندە دوورە دەستەکان پلەی گەرما دابەسیوەتە 20 پلەی سەدی ژێر سفر و ئێستا ئەو گوندانە یارمەتیان پێدەگات ئەوەش لە زۆر حاڵەتدا لە سایی گروپەکانی کۆمەکی خۆجێیەوەیە هاوکات سووریای هاوسەی تورکیا ئەویش وا ئێستا کۆمەکی پێدەگات گروپەکانی کۆمەکی مرۆیی ئاگاهی دەدەن و دەڵێن پێویستی بەو پەری یارمەتی هەیە لە پارێزگای ئیدلیبی ژێر دەسەڵاتی سەرهەڵداوان ئەوەی زەوی لەرزەکە وێرانی کردووە.
دواکەوتن لە ڕادەستگەیشتن بە یارمەتیەکان هەروەها کۆمەکی مرۆیی بە سنووردار قەیرانەکە و دژوارەکانی زیاتر کردووە. ئەوەی کاریگەری دەکاتە سەر خەڵک لەوێ ئەم پێداویستە گرنگانەوە وا لە تەواوبووندان، هەروەها پێداویستی لۆجستی بۆ بەرگری مەدەنی وا لە بندێن لەوانە سوتەمەنی دیزل بۆ ئامێرەکان، هەروەها ئۆتۆمبیلەکانی گواستنەوەی هاوڵاتیان. لە تورکیا یارمەتیەکانی نێودەوڵەتی خێرایی بە خۆیانەوە دەبینن لەو دەمەی حکومەت ڕوبەڕووی رەخنە دەبێتەوە بەهۆی سستی لە وەڵامدانەوەی بەرامبەر کارەساتەکە. ئەوانی لە نێو شێڵتەرەکاندا ژیان بەسەر دەبن بیر لە واقعێکی ئازاراوی تاڵ دەکەنەوە ئەوەی ڕوبەڕووی دەبنەوە. ئێمە لەگەڵ 4 خێزانی دیکە لەم چادرەدا دەژین. ئەم رازی گەرمکردنەوەمان نییە و هیچمان نییە. وەک دەبینن ئەمە هەموو ئەو شتانەیە کە هەمانە. زیندوماوانی زەوی لەرزەکە لە تورکیا و سووریا ڕوبەڕووی بنیادنانەوە دەبنەوە لەو دەمەی کە خاوەنی هژنین. ئەمەش هاوکاتی ئەوەیە زۆرێک لەوانە غەمبارن بەهۆی لە دەستدانی خۆشەویستانیان. بۆ دۆرین جۆنز، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. ئەم بەحسی ئەرتهەژا لە تورکیا دیکن هەلبەتە و ئاگەهێنداوی ئەم دەخوازن بزانن هەفکارە ئەمە ئۆزلەم یاساک ڕەوشە ورد شۆپینە ئۆزلەم یعنی ئاگەهێنداوی ئەم دەکارن چ دەستمەکەتنە. بله داخل ایرو هنا آگاهی هجمارین فرمی کاردستین حکومت ترک حتی وی ساعت کو برنامه دست بکر هنا را نگهاندنن و کی تجیگو هجمار فرمی یا ترکیه و سروک اردوغان دو راگواند کو سو زدتری سو 5000 نه لی خباتین آلیکاری بردوام دکه ایرو پیشتی 222 ساعتان جنکک 42 سالی هات رزگار کردن اوجی بو هیویک گلک مزن لی هر وها هم رخصتن سیویل هم شانده این جیکو جولاتین در و هاتنه لسر عرده خباتین خو دومینن لی ام دکارم بیجن کو خباتین رزگار کردنه هما لبر بداوی بونیه. باشا ئۆزلم دو جڤینە کابینێ بوو حکوومەتی بوو لە جهێ ناوەندا ئاڤدی دپێرە ئەردۆگانژی داخوایانیەکدا ینی داخوێنەوی لەسەر چی بوو بتایبەتی ڕاستە دەخیل داخوایانیە ئەردۆغان پشتی جڤینە قەبینەتاوی بگیشتی تێنێ لەسەر ئەردهێژێ و ئەنجامێن وی بوو ئەم دکارن هەنێک کو درکت پیش امکانم بیجن اردوغان سوزدا قربانی و مغدورین ادهیجن گوت کو وکی ولات وکی حکومت امدم و دست آلیکاریا خو بوا بردوام بکن لی ام خورتر بکن هر وها ام جدنو و دست چکرنا آواهیان بکه و هر وها لی اف بالکشه کو از بیجم ام پارو بکن اردوغان گوت کو هن ریخستن و هن کس هنه کو هم ولاتیان دیجی دولتا ترک آلوزدار دکن. بله بکرتی اپوزیسیونی چی گفت برسواوی دا؟ گورا ساعتك بري هم CHP و هم جي HDP و هم جي احمد داوطoglu Deva Partisi hev Seroken van pres konferanslar xistin û bersivên tundan Erdoğan û gotin ku mirov ne ji ber erdhêjê ji ber bê berpirsyariya hikûmeta Erdoğan mirine em li ser erdê ne dibînin û Erdoğan û karbidestên hikûmeta wî rastiyên erdhêjê nabêjin. Her wiha اگرا هلبجارتنا جی رخ نکرن. اصلا بمینه جاریم بزنن دیسان و آگهینداوی چی بن حتی دمنهای برنامه دیسان ما چند راپورت هنام بگرن جمعان راپورتان لگل زیادتر لحفته یک لحولکان رزگار کردنی قربانیان نی بومن ارزکل سوریا دا بدنگی کی سرنج راکش هیا کاتک سگی کش گران با دوری خانوی که خانوویەکی تەختکراودا لە شارۆچکەی جەبلای کەناری دەریای سووریا بۆن دەکاتن. عەلا موبارەک بەرپرسی تیمی بەرگری شارستانی جەبلە دەڵێتن هیچ ئومێدێک بۆ ڕزگاربووان نەماوە. لە کاتێکدا هەوڵەکانی ڕزگارکردنی بۆ مەلەرزەکەی سووریا وا هەفتەیەکی تێپەڕاند بێدەنگێکی پڕ لە ڕاوچێ باڵی کێشاوە بەسەر ناوچەکەدا لە کاتێکدا سەگێکی گەڕان لە دەوروبەری ماڵێکی وێران بوو لە شارۆچکەی جەبلەی کەناردەریاکە بۆن دەکات بە دار و پەردووی بینا ڕووخاوەکەوە بۆ دۆزینەوەی زیندووماوان چەند کاژمێرێک بەسەر ڕزگارکردنی دوایمین زیندووماواندا تێپەڕیوە لە کاتێکدا دوو کەس لەلایەن ڕزگارکەرانەوە بە تەنها و بە سەرەتاییترین ئامێرەوە توانیویانە لە ناو دار و پەردووی بینا ڕووخاوەکەدا دەریان بهێنن.
احنا من اكثر من 12 13 سنه ما اجانا اي لە ماوەی 12 یان 13 ساڵی ڕابردوودا وەک هێزی بەرگری شارستانی هیچ کەرەستەیەکی نوێمان وەرنەگرتووە، تەنانەت مەشخەڵیشمان پێنەگەیشتووە. هیچمان نییە. ئەگەر کەرەستەمان هەبوایە دەمانتوانی سەدان قوربانی یان تەنانەت زیاتریش ڕزگار بکەین. ئەو سەگەی کە ڕاهێنراوە بۆ دۆزینەوەی زیندوماوان بۆ ماوەی 30 خولەک بە دەوری ناوچەکەدا دەسوڕێتەوە بە پەلە دەگەڕێتەوە. ڕۆژانە ئەم دیمەنە لە جەبلا بەدی دەکرێت کە هیواکانی دۆزینەوەی زیندوماوان لە ژێردار و پەردوی بینە ڕووخاوەکاندا هەوڵێکی ناومێدانەیە. لە کۆی 52 دانیشتی ئەو بینە 5 کە گەڕان تێیدا بەردەوامە توانیویانە تەنها 14 کەس بە زیندوی ڕزگار بکەن. لەوانە ژنێک و کوڕە گەنجەکەی کە ڕۆژی هێنی لە ژێردار و پەردوەکاندا ڕزگارکران کە هیوا بەخش بوو ئەو خەڵکە. دڵیان بەوە خۆش بوو کە هێشتا دەتوانن زیندوماوانی دیکە ڕزگار بکەن، بەڵام ئەو ژنە لە کاتی گواسەمەی بۆ نەخۆشخانە گیانی دەستدا. جەبلە دەکەوێتە شاری لازقیەوە، پارێزگایەکە کە تا ڕادەیەک زۆر لە ژێر دەسەڵاتی حکومەتدایە و یەکێکە لەو پارێزگانی کە بەهۆی بوومەلەرزەکەوە زیانی زۆری پێگەیشتووە. طبعا انت عارف اليوم السادس تقريبا. وەک دەزانن ئەمە نزیکەی 6 ڕۆژە. ئۆپراسیۆنەکانی ڕزگارکردن لە قۆناغێکی پێشکەوتودان. لەم قۆناغەدا تەنها پشت بەو زانیاریانە دەبەستین کە لەلایەن حکومەتی خۆجێیی و خێزانی قوربانیەکان ئەو پێشکەش دەکرێن کە راپۆرت لەسەر کەساونبووەکانیان و شوێنەکانیان دەدەن بۆ ئەوەی بتوانین دەست بە ئۆپراسیۆنەکانی گەڕانەکانمان بکەین. بوومەلەرزەکەی ڕۆژی دووشەمە بە گوڕی 7.8 پلە لە نزیک شاری غازی عنتابی تووشە کە نزیکەی 40 کیلۆمەتر لە سنووری سووریاوە دوورە بۆ هۆی گیانەدەزانی زیاتر لە 35,000 کەس کە لایەنی کەم 3574 کەسیان لە سووریادا بوون. تەنیا لە پارێزگای لازقیە بە ژێرەی ئاماری دەسەڵاتدارانی ناوچەکە بەهۆی بوومەلەرزەکەەوە لایەنی کەم 638 کەس گیانیان لەدەستداوە. قەیرانی وزە سوتەمەنی لە سووریا بە ڕادەیە کە پەیداکردنی زۆر سەختە. کەمی کارەبا بۆ خەڵک گرفتێکی دیکەیە و سوتەمەنی بۆ ئۆتۆمبیلەکان دەست ناکەوێت. ئەمە شتیمەکانی فریاگوزاری نێودەوڵەتی ناچار کردووە سەرچاوی کۆگاکانی خۆیان بەکاربهێنن وەک بەشێک لە هەوڵەکانی بەهاناوە چوونی قوربانیانی بوومەلەرزەکە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. نهاجی دکتر نجدت ایبکیوز پارلمانتاری هد پی یه باتمانی بمریا جبوکو روشا داوی لوان هری من ارتشی بشو پینن دکتر نجدت گل که سپاش بودمی و هنج روزی که روشوان هری ماد شو پینن و ده جگوتو بو که جمارا مریان و قربانیان کو بفرمیت راگهادن گل کی بترا چما جمار الجموع هنا اون کارن بیجن کانی قربانی چند يعني جماعة قربانيان چند و ایران کاری چند مزنا هي عسي امرزانن له امزانن انا تشتي دافيان بكل نزيكا 40,000 كس لبيجن نزيك بيه له ابي پر برباس به چما وانه قربان بونه بخو مالبات وان بشارتنه هناك جوان هنا ايدي وان نگرتنه كسك نزانه فربي ام بيجن كي آلی کاریا دولت هنا وان حیوان و کجوان تنه پرانیجی نافچایا و لگوندا مریه خو درخستنه بخو بشارتنه کسک نزانه بانا لی مختم میسد کن ده روش خلاص بیه قالك جي اندي وكا حربكي مزنده دركتيه اندي خلاص منما بر زحمته وكا معجزه از باورم پر کس هیچی بنی بنای داره بنی خرابه داره پر زیده به لی گله کسی هاتنه و شارتن و قیده وانتنه یعنی مرد بزنه که چند کسی چوانه آنجا نزیکا ام بیجن نده روشون ده معسیی فهم کن لی السنة خبرتن السنة تشنتني وديتنامة أمشونا مرات ديرو كيب نيرو قاس كنا كي أمام إسكندروني برجع أنطاكيا وكده سامسونج قالك باشرة كي نجد مادام عاد زعلم وند قالك جهة قريانة وقالك جهن أرتاجي شو عندنا أنا بريدنا بلد نهاجي وبريدنا نظام ونهرن كيدرين مارشي إسكندروني أنطاكيا خطايا بالي باشا روشوان هريمان وطيبه جي مان عشي قال كي زيانا مازن بيكتيا يعني بقشتي ونشان كارن وي روشا قشتي بحث بك الجمارة يعني روشا قال پر زعمته يك بشر پر صاره آلي سرمايه ده هناك كس هيجي بني كونتنن هنا وشا شخورة هناك جيا داتينج بو إيواره تدب قبحوينين ليه هدي ام بكون بدبن كون بني كوريدا سكنن ايه خارون وبخارون زحمته خارنا قرب زحمته ليه اوجي هي الا خرابو نينا قالك
خانی خسارتنا مرم تيك نكالتك خانيا نكالتك مالك وقتی او خانی مسا خرابه من زحمتك پر زورك پر زحمتي تده چاوات تتكي بخانيه و خراب بنا پرشن برب بني دبينه بونا خاطر قال دبا ماي وقال هيجي اليكاريا دولتا اليكاريا سازيا اليكاريا ليخصنا بسربيايه قال بياجي بيجي برانيجي الهرما ما درنگي كت برانيجي اليكاري برزيده بو اليكاريا قال برزيده بو قال بخو خلاص بونا خو رزقار كرنا خو وعلي تندرسي علي كاريك دكتور نجم تخاص از بزعلم يعني بيشتي جوينا دو حكومتي هناك كاربدستان هناك راغا هندن هاتن دانكو نرازينا لسرهندك بارتي سياسي ورخصيان وصادي بيجنكو او نافي ولاتي ما خراب دكن بالراغا هندن خو بكاري خو يعني ودبيجن جي انفيناج بير ناكن يعني ام برسفي ام بدن ونشد بيجن يعني شرو فكرنا وجوان راغا هندن بفي رنگي راتشيا أنا تشكي زلالي به مربش خو باور به مرب بجه کی رخنکی بگه چی بوتنه کی بجه سر چعباره ایرو ایشکی پرمزنه اف ایش چوا امسری در کبن ایش وقت مرب پار بکه وقت مرب آلیکاری بکه پشکریه بده مرب ایشه خلاص به لیت بجه کی از هرتش زانم بجه کی هرتش وکه منه و بنگه دجی تبتشتا بشری نکاری کی کسک آلیکاری بکه ياجي هناك تشتاد بيجي كنت بيجي ازي لهمبري وان هناك خرابيه بكم تا جو عليك دجيت كبير نافا قال بريشانه قال زحمتيه ده قال درباده قال نافا سرمايه ده قال برشيه قال نخشه وامن روجكيه هي بيش روجه ده قال لك زحمه الروجه زحمتنا يعني انا نيزيكا مليون زيتتر 13 مليون كاس فيها تاثير قلت ام بيجي نيوي كاس تاثيراوي ده بنغهاوي ده وقال لك اس بين خاني ماي بين مال ماي شو اشبه ابنما هيك نسيرو نتشرو ليزكا صار كي بردوام بك قال نوا كونا بن قارنا وام بن تندرستي وام بن واري درونا سيدجي برسكريك مثلا يعني مرفش خو باور به مرف زلالي باش مرف خوازكي قال لك كاس الي كاري بكن ورخده بكن شبو تشني يرو كير بله دكتور نجد روشا آورته جی هات راگه هاندن يعني اوی چند باندور هبال سر روشا گشتی و چند باندوری بکسر هرمن ارتجی و آلیکارین کو دگاهن و مثلا وگراندنا روشا وان هلبته هشت روش در باز دبن بله انا قال لك كاس دربا داباد لجم ابديلو كيبون قال لك كاس يعني ديرو بركن تسريق ليه مرشي والسمسوري تشتمدي قال مالك تنتك بالهندروني يعني تبكي ابي خاني خراب مال ابي خراب باجارك نو نافشك نو جندك نو غير اواب بوناوجي قال لك تكنيك قال شباب تشتي امجي بسرسن اوه باندرا بخودي بين قال لك كس كوچري هر درباي ولا ياش باجاري علي انادولي هرما كردستاني والا او تشكي زحمته بله دکتر نجدت ایپاک اوز اندام پارلمانی هدفی لباطمانی راستخواب مرة بو سپاس بریا هر دو یارین فوتبولین لیگا اوروپی لپاریس و لمیلان دو سشم دقیق رزگرتن لقربانین ارتهجی لسوریا و ترکیه هات گرتن یاریزان رایدار و تماشاوان بریا پیشبرکیا قوناغا شازدمین یا نوبرا پاریس سنت گرمین و بايرن ميونخ لفرنسا و اي سي ميلان لهمبر توتهن لايطاليا دقيقه بيدنجي راوستان وكريزاري دسبيكرنا ياريانا وزيانا ارتهجا بري حفتيك لتركيا ولسوريا لهري مباشرين برب ارتهجا كتين در باز بويا وان ارتهجان زيان جهانديا سيستم آوي لكوباني جور رابورتا بأمير دنجي أمريكا محمود بالي ده انجام اردهجا گود ششی شباط دال سوری و ترکی پیک هات کوبانیجی پارک جی گرد گو گلک زرار لبنسازی هریم بو ده هفتی شباط دا کامپانیا گشتی یا آوا و خارن لکوبانی سردان حوزن آوه کر و نرخاندن زراران کرن لگوری راپورتا کامپانیه گو گلک چرد دیوار و نگن حوزان دا چه بونه و آفجه ده هرکه
هروها ستاسیونên avê yên biçûk jî zirar dîtin. Ji wan stasyona gundê Şêran, Helenc, Zormiğar, navçeya Çelebê, bajarokê Sirîn û avahiya navenda avê li navçeya Qinê jî parek ji zirar û xerabûnê dîtin. Hevserokê saziya avê ya Herêma Firatê Mesûd Bozî ji dengê Amerîka ra behsa zirarên gogihiştiyê hewzên avê kir. خطوطين دهندر باجير ده او جي تسربات تدا هنا اللي حطنا ما كشفنا كري لانه اجهزه جرا جرا كشفن يا امبيجن سروري فكرن باعتبار امبيجن دنيا يشلا باران بو خطي دن دردن جيكو افلي هي حطانيكو امبيجن اشكاي چنه به مرزي ده بلنا كي تسرباتن محمود شکری یک ji xelkê Kobaniyê ji dengê Amerîka ra got got ev hews xeteriya wî ji ber zirar û çirên di dîwaran da çêbûne heye û banga alîkariya çêkirina hews kir. وحوزمي كوباني بري شغال بري زلزال شيبه شغال بو اول گندي حدودي جي بلاد كر وزلزال شيبو تشققات حوزه شيبون حوز اوفي برده او دخازي مج منظماتان ورفي حوزي مره چيكن ديس او اگر نولا بري ev yek ji hewzên avê li Kobanê got bi qasî 500 metr çarkoşe radike û 18 gundên Rojavayê Kobanê got hejmara 50,000 kes bi av dike. Li gorî raporta kampanya giştiya avê got ji bo çêkirina binsaziya avê pêwîstiya wan bi amorên pispor heye û bang li rêxistinên mirovî kirin got alîkariya wan bikin. Mahmud Balî dengê Amerîka, Kobanê. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. جێگرێ سەرک وەزیر و وەزیرێ دەرڤای عێراقی فواد حسێن بەری هەفتیەکی سەردانا ئەمریکا کرد دەگەڵ وەزیرێ دەرڤە و مەزنەکار بەدەستین ئەمریکی جڤیا و هەروەسا ئەو دەگەڵ یان چەند سازیên فەرمی û yên lêkolînan de jî axiftiye duh li balûzxana Iraqê li Washington hevkara Mahir û Zingana çend pisyar arasteyî wî kirin ev beşekî wê hevpeyvînê ye. بە تەسەوری من ئەو گفتوگۆیانەی کە هەمان بوو لەگەڵ خەزانەی ئەمریکی لەگەڵ بانکی فیدرالی ئەمریکی گەیشتینە ئامانجێکی باش کۆمەڵێک ئیجرات هەیە کە بانکی عێراقی وەریگرتووە بانکی ناوەندی عێراقی دیارە پشتگیری هەیە بۆ ئەو ئیجراتە و بە تەسەوری من مەسەلەی دراو کەمە کەمە استقرارەکە درستە ئالیەتێکی دانابوو کە مراقبەی دەرچوونی دۆلار و پرۆسەی دەرچوونەکە و بۆ کوێ ئەگا و کێ ئاخر کەس بەکاری دێنێ ئەوە تەسیری کرد لەسەر نرخی دۆلار بەڵام بەعام ئەمە کەمەکەمە استقرارەکە. بەڵێ دکتۆر دەزانین ئەمریکا با بڵێن یەکێک لەو نیگەرانیەکانی کە ئەمریکا هەیەتی ئەوەیە کە دۆلار لە عێراقەوە دەرنەچێت بۆ وڵاتانی ناوچەکە بە تایبەتیش دەزانین زیاتر مەبەستەکە لە ئێرانە ئایا عێراق چۆن ئەتوانێت چ میکانیزمێکی گرتوۆتە بەر تاوەکو ئەم کارە بکات خان خۆی عێراق کۆمەلگای عێراقی بەڕاستی هەموو شتێکە کڕێ لە دەرەوە یعنی کۆمەلگای عێراقی ماوادی زراعی بێ خواردنەمەنەی بێ دەرمان بێ سناعی بێ هەموو شتێک لە دەرەوە دێ یعنی تۆ ئەگەر سەیری تجارەتی عێراق یا میزانی تیجاری عێراق لەگەڵ دەوڵەتانی تر بکەی ئەبینی هەموو شتێک لە دەرەوە دێ ماعادە نەوت ئەفرۆشێ و کۆمەلگایە کە شتێک لە دەرەوە بکڕێت دۆلاریەوێ ینی بۆ ئەوە بازاری عێراق و حکوومەتی عێراقی دۆلار زۆر سەرف بکە ئەمە بەشێک لەوەی ینی چوونی دۆلار بۆ دەرەوە ئەگەر پەیوەندی هەبێ بە تجارەت طبیعیە و زۆربەی هەرە زۆری لە واقع پەیوەندی هەیە بە تجارەت بەڵام چونکە ئالیەتێک نەبوو کە تەنزیمی ئەم دەرچوونی دۆلار چۆن دەرەچێت لە بەنکی مرکزی و کێوەری ئەگرێ لە بازاری عێراقی و چۆن ئەچێ بۆ دەرەوە ئیستا ئالیەتێک دانرا ئەو ئالیەتە تەنزیمی وەزعی دۆلارەکە ئەنجا بعضێک لە دۆلارەکان کە ئەچووە دەرەوە بە قەچاق یا بۆ مەرامێکی تر
ئەمە کەمە ئەم ئالیەتە زەبتیەکە. پەیوەندیەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندیە دەزەنین لەوەتای ئەم حکوومەتە نوێ دامەزراوە چەند گفتوگۆیەک کراوە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها حکوومەتی ناوەندی ئەو گفتوگۆیانە تا چەندێک بەبەرهەم بوون. گفتوگۆکان هەر بەردەوامن و باشن. ئێمە با بڵێن ئەو کێشانەی کە هەیە بە ڕێگەی یاسایی حەلی بکەین. یەک کێشەی مالی بە ڕێگەی یاسای بوجە حەلە بێ و یاسای بوجە ڕەشنووسەکەی سە لە بەردەستە و لەسەر ئەو خاڵانەی کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستان مناقشە کراوە لەگەڵ هەرێمی کوردستان و بە تەسەوری من ئەگەنە اتفاق. دوو مەسەلەی نەوتە یاسای نەوت ئیستا خەریکین گفتوگۆ هەیە نێوان هەردوولا بۆ ئەوی یاسای نەوتیش ئامادە بکرێت لە نهایەتە لە خلال 6 مانگ پێویستە یاسای نەوتمان بێ ئەویش حەلە بێ. باشە دکتۆر ئەگەر گفتوگۆکان ئەنجامیان هەبوو بۆچی هەر پاش ئەو گفتوگۆیانە کە وەک دەڵێ ئەنجامیان هەبووە با بڵێن دادگای فیدراڵی عێراق بڕیارێک دەرەکا کە کورد بە دژی خۆیدا ئەنێت مەبەستم لە هەرێمی کوردستان ئەو بە بڕیارە بە دژی خۆیدا باسی بڕیاری فیدرالی ناکەم بەڵام باسی حەلی مشکلەکەیش هەم بە ڕێگەی یاسایی یعنی یاسایەک هەبوو کە پەرلەمانی پێشەم پەرلەمانیان حکوومەتی ڕابردوو باسی ئەوەی ئەکرد کە بە گوێرەی ئەو یاسا محکمەی فیدرالی دروست بێ. ئێستا جارێتر مناقشە ئەکرێ کە ئەو یاسا جارێتر تەرەح بێ لە پەرلەمانی عێراق و لە ڕێگەی یاساییەوە ئەم مەسائلە حەل بێ و ئەویش حەلە بێ. جەنابەت گەشتبینی بەرامبەر بە با بڵێن ئایندەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق. من گەشتبینم بەڵام یەک چشت گرنگە نێوان یەکێتی نیشتوانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پێویستە تەنسیقێک هەبێ و نێوانیان باش بێت تا بتوانین ینی هەمومان پێکەوە بتوانین ئەم حکوومەتەی کە فیدرالیە لە بەغدا ببینە ڕێ. باشە بۆ ئەو مەبەستە چیتان کردووە جەنابەت بۆ نمونەوەکو نوێنەرێکی کوردی لە بەغدا جەنابەت جێگیری سەرۆگۆزیرانی عێراقی و هەروەها وەزیری دەرەوەی چیتان کردووە تا بتوانن ئەو پەیوەندیانەی کە ئێستا باسیەکەی ڕێک بکەون لەسەر شتێک. من وەکو سیاسیەک نەک وەکو وەزیری خارجیە هەوڵە دەم ئەو مەشاکلە حەل بێ بەڵام هەر من تەنیانی کەسانی زۆر هەیە کە ئەو خەوڵەدەن و هیوادارم لە ماوەیەکی نزیک وەکو سیاسیەکەم قسەکەم هەردوو پارتی ینی پارتی دیموکراتی کوردستان مەکتەب سیاسی و مەکتەب سیاسی یەکێتی نیشتوانی کوردستان کۆ ببنەوە و دەربارەی ئەم مەسائلە بەڵکوم حەل بێ و ئینشاءالله حەل بێ. بەڵێ دکتۆر ئەمە دوا پرسیارمە بەس دەمەوێت بزانم هەر هەمان پرسیارم چۆن پرسیاری ئەوەم کرد ئایا گەشتبینی بەرامبەر بە پەیوەندیەکانی بەغدا و با بڵێن هەرێمی کوردستان ئێستاش دەمەوێت بزانم ئایا گەشتبینی بەڕێککەوتنی ئەو دوو حیزبە سەرەکیە لە هەرێمی کوردستان؟ بە تەسەوری من ڕێگەی تر نییە ئێلا بگەنە اتفاق بینی هەردوولا لەسەر ئیشکردن پێکەوە هەم لە هەرێم هەم لە بەغدا. دکتۆر فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق زۆر سپاس دەکەین بۆم دەرفەدا. سپاس بۆ ئێوە مەمنونم. بەردەفکە ڕاگەهاندنی یا کۆشکا سپی کارین ژێن پێر سێشەم بووە گوت و کۆشکا سپی بە قاسیک و ji destê wê tê ڕاگەهاندنان یان ئاگاهیان لە سەروان تشتên نەناسکری vê dawiyê ku ji esmanê Amerîka û Kanada xistîne xwarê wê parve bikin di bersiva pirsyaran rojnamavanan de ka gelo کمپانیەک یان سازیەک تایبەت ئالێکۆلینان لە ji حکوومەتی ڕا تێکەری کریە بە حکوومەتی ڕا لەسەر تشتین کو نەناسکری کو لە ئاسمانی ئەمریکا دفرین وێ گوت هێ پەیوەندیەک بڤی ڕەنگی بمەڕە نەهاتیە چیکردن و گوت ژی حەوجەی بترسێ ناکە لە چاری vێمە هەیە فڕۆکەک ئەمریکی باڵۆنەک خستە خوارێ و گوت و ئەو ئاچینێ بوو ئاسیخوریێ بوو. لێ چینێ گوت ئەو باڵۆنەک لێکۆلینێ ئاسڤیر بوو لە ڕۆژا دووشەمبێژی سێزدەی مەهەیە فڕۆکên ئەمریکی دوو کەرەستێندی ji ئەسمانە دفرین خستنە خوارێ. هەلڤی دەمی سیناتۆرێکی نافدارێ ئەمریکی دەبێژە ku vê pirsê pêwîstî bi lêkolînên ciddî heye.
دوای ئەوەی ڕێبەرانی ئەمریکا و کەنەدا گڵۆپی سەوزیان هەڵکرد فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا F-22 دوو چەنی ئاسمانی دیکەیان خستە خوارەوە کە بەسەر ئەمریکای باکووردا دەسوڕانەوە دوای ئەوەی لەلایەن ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی جەیک سۆلیڤانەوە ئاگادارکرانەوە چەک شومەری سیناتۆری دیموکراتەکان لە بەرنامەی ئەم هەفتەیە کەناڵی ABC داوتی ئێستا پێی دەچێت باڵۆن بن بەڵام ئەوەندە گەورە نین وەک باڵۆنە هەواڵگریە چینەکەی کە هەفتەی پێشوو خرایە خوارەوە زۆر لە یەکەم بچووکترن هەردووچیان یەکێکیان بەسەر کەنەدا یەکێکیان بەسەر ئالاسکادا لە سەروی 40,000 پێ بوون یەکسەر دیاری کرا کە ئەوە مەترسیە بۆ سەر فڕۆکە بازرگانیەکان بۆ زانیاری زیاتر لەسەر توانەکانی ئەو سێ باڵۆنە پێویستە شیکاریەکی گشتگیر بۆ پاشماوەکانی ئەنجام بدرێت هێشتا پرسیاری بێوەڵام زۆرن ئەندامی ئەنجومەنی نوێنەران جیم هایمز جەختی لەوە کردەوە کاتێک چاوپێکەوتنی لەگەڵ کەناڵی NBCدا ئەنجامدا نیگەرانێکی ڕاستەقینەم هەیە سەبارەت بەوەی بۆچی بەڕێوەبەرایەتی زیاتر ڕاشکاو نییە سەبارەت بەو هەموو شتانەی کە دەیزانێت بەڵام بەشێک لە کێشەکە لێرەدا ئەوەیە کە تەنی دووەم و سێوەم لە ناوچەی زۆر دوور خراونەتە خوارەوە بۆیە پێشبینی منەوەیە کە هێشتا زانیاری ئەوتونیە کە پێمان بگوترێت بە لە بەرچاوگرتنی بارودۆخەکە مایک چۆنەری ئەندامی ئەنجومەنی نوێنەران بە CNN ڕاگەیاندووە کە پێویستە سیستەمی بەرگری ئەمریکا بەهێزتر بکرێت ئێمە لە ڕاستیدا سیستەمی ڕاداری گونجاومان نییە بەدڵنیایەوە ئێمە سیستمێکی بەرگری موشەکی یەکگرتومان نییە ئێمە دەبێت دەست بکەین بەوەی وا سەیری ئاسمانی ئەمریکا بکەین وەک یەکێک کە پێویستە بەرگری لێ بکەین جیمز کۆمری نوێنەری کۆماری بە کەناڵی ABC ڕاگەیاندووە دڵخۆشە کە بەڕێوەبەرایەتی بایدن ئەو بابەتە بە جددی وەردەگرێت بەڵام کێشەی گەورەتر هەیە کە دەبێت لەگەڵ چین ڕوبەڕووی بێتەوە سوپاکیان بەردەوامە لە گەشتکردن و فراوانبوون لە کاتێکدا لە دەستپێشخەری شتێن و ڕێگاکەیان لە سەرانسەری جیهان بەردەوامن کە هەوڵ دەدەن ئابوورێکی باڵادەستی جیهانی دروست بکەن کۆمەر ئاماژەی بەوە بەرهێنانە مشتومراویەکانی چین دەکرد لە پرۆژەکانی ژێرخان لە چەند وڵاتێکدا بەرپرسانی پنتاگۆن دەڵێن ئەو تەنەی لە ئاسمانی ئالاسکا کەوتۆتە خوارەوە کەوتۆتە سەر ئاوە بەستەڵۆکەکان پێشبینی دەکەن خێراتر لە باڵۆنە گەورەکەی کە بەسەر زەریای ئەتلەسیدا کەوتۆتە خوارەوە بدۆزرێتەوە هێزەکانی کەنەدار سەرقاڵی هەڵگرتنەوەی ئەو چەنن کە بەسەر ناوچەی یۆکۆندا کەوتۆتە خوارەوە شایان پاشا بۆ راپۆرتی ڤێرۆنیکا بالدیراس ئیلگلیسیاس دانی ئەمریکا واشنگتن پشتوگۆ بالیۆزا بەریا ئەمریکا لە نەتەوێنێ گرتی نیکی هێڵی دۆسی شەمبووی دەست بە کەمپێنە خۆیە ji بۆ نەمزەدیە کۆماریان لە سەرۆکاتیە 2024 کری ئالیگرێن وێ لە چارلستن لە ساوت کارۆلاینا ئەو دڵکەشکردن بە هیڤیاک و ئەو دێ هەڤڕێکێ خوای سەرۆکێ بەری دۆنالد ترامپ قەلز بکەنی کە هێلی فەرماندارە بەری یا ساوت کارۆلاینا کو لە دەبێ سەرۆکاتیە ترامپ لە 2017 هەتا 2018 وەکە بالیۆزە ئەمریکی لە نەتەوێنێ گورتی کار کردە لەبەرە کو پلان کەمپێنا خوا ئیرۆ چارشەمبێ دەگوتارێکدا لە چارلستن ساوت کارۆلاینا ئەشکەرە بکە هێلی و فەرماندارێ فلۆریدا ڕان دیسانتس دەبێژن دەمێ ڕێبەراتیکردنا نو یا کۆماریان هاتیە ئەم بەگەڕێن سەر بەحسین داوی ji ارتهژên Tirkiye bûna û kaçîçê dibe taybetjî rûyê siyasî de piştî ku ragihandinên cuda cuda hatin dan duh ji hikûmetê opozîsyon çi dibêje dîsan ez vegerim cem hevkara xwe Ozlem ya sakin hal stûdî bi min re ya Ozlem ez dizanim deqîqe bi deqat û rewşa wir dişopînî min dixwaz bizanim kanî war konferansa rojnamevanî ku Kiliçdaroglu û HDP û çend ewedî jî kirine cuda جدا او چه بيجن چا برسوا اردوغان و AKP ددن بس المساله اليكاريان ومساله ارتجي بله داخل ايرو سي بارتيان HDP CHP و partya deva pres konferansên cuda darxistin û bersiva Erdoğan'dan ji ber ku Erdoğan do behsa ku xebatên hikûmetê kiribû û her wiha wek o partiyên opozîsyon bê navdayîn rex nekiribû em ji CHP wek partiya serekî ya opozisyonê dest pê bikin Kılıçdaroğlu îro pres konferansek darxist û li wir got ku Erdoğan rex nekir Kılıçdaroğlu got ku ez li xwe li ser erdê bûn gazînc û rexneyên ji welatiyan ku min herî bilind bihîst dewlet tuneye devlet tuneye Kılıçdaroğlu got ji ber ku karbidestên hikûmeta Erdoğan û siyaseta Erdoğan
تدبیرین کو پیوست بو بره اردهیجی تیوی تموی هشیاریان نگرتیه اف خلا گرینگه عاددیاجی داخل وکی تزانین امجد شوپینن چند روژه گلک راگا هندن هنکو اوی هلبجارتن وره پاشخستن یانا او جی هلا کلشتاروغلو و هات رخنکرن کو پیشی وره گرتن از باورم آتی اوستشالیک کجبرکی کرد لباجار نیویورکی دیجیتن او وکا دارتاش کاردکا وی کارسازیک سرکتی جخوار دام ازراندیا پتر کاری دا دیزاینا نتفلکسی دکا کو کمپانیا کا نافدارا فیلمانا سینان توش دمیر نیویورکی او دیتیا و افراپورجی شاندیا جوانکی کورد لباجار نیویورکی د استودیو نفتیکس دا یا کولتاغا بروکنی جهتگره کاری وانی دارتشاشی یا دیزاین کرنی دکه. جوان کورد آتی ددم پاندمی دا بیچار دمینه و دست به کاری کنو آنگو دست به کاری دارتشاشی دکه. آتی دناف دمک کورتا او خواست سرکفتی دبکو نها هم دکانا خویا دارتشاشی وکریه و همجی د استودیو نفتیکس دا کارین وان دکه. قولي انجليزي دبي anyway گوش مر مارانگوزک لازمه میگو تمام از چی مور اکی خرابم ولم دست بکر انا سری اول از نک ترسیم گو نتفلیکس قاعده کنک کا ولی ایدانک مزنم گو از چاپ ما چم آیلو نه کیکو خودم کرد دکارم بکن که ما مردشت کدلی خو شو منک شغل استالونی به سال ما را خبتیم دورا د بیرو معامله اسکرین بر پرسیار آناج تکلیام فرمی پر هیه چیروکا آتی یا امریکایی د سال 2015 دست پیدا که آتی پیشیا کوته امریکایی د زننگه ها آمده دا شاگرد بویه اولور راست هند پرسکریکین پولیتیک دی و مخابن جالی پولیسان و دی بنچاوکرن و دکوه زندانی دما کش زندانی در دکوه جی د سال 2015 دا کوچا امریکایی دکه از مجبور مام که ولد شون واد بیلم برم ورم بر از هاتم شغلی وک هر کسی لو وک گوشمنه که از کارم چی بکم جیانم توای بزانه گه میته برد در باس بیه دورا او هات گرتن برای صلاحتین دمیرتاش و فیگن yüksek هات گرتن مجلس بر konsolosluğa Türkiye çalaki kir bu çalaki da باور بکم صورت مالپرا Türkiye نشان دا bu از شو محله وانجی erişim کرد Türkiye erişim کرد نیست از محله و جی شابتن آتی دیمینه کو پرسکریکین پولیتیک لا امریکایی جی باندورا خو لسر جیانوی بردوام دکه. او جی بریار دده کو لیور به کردین کو هاتین امریکایی را کمک کارکران آوا بکه و دست به کار خوبخه بکه. دده مکنده کار دارتراشی هنده به. او دکان خوشی ودیگه. دناف دو و 3 سالان دا کاری وی به سرکفتی ددومه و حیا جالی نتفلیکسی واجی دیدیتن. نها کنگی د استودیو نتفلیکسی دا جبو گوهرتنین دیزاین کرنین دارتراشی دماکو حوجه دبه آتی دیگازی کرن. دورا میگی خواب باوی خال سره وان دکر و زور وزن کار بچم وقت میگویم که ولی پلیتیک تا میگویم ترکیز نکارم هرم. ایجا زیاد مزور بود تشتکنه جارده جانه کس فکریم تشتک آها میگو چما تشتک آها نبه خبات اکیک وقتی میگو حواله تینن اوی تینن hani چی نبه دی نبه 5 امتکارن به هفرا جیان بکه چیروکا آتی جارک edin evitine bir amrov. Her çıkaz civanın kurt koçber bikevin jî tekoşina xu didominin. U demaku derfet çava bikeve destiwan bi serkefti bikartinin. Sinan Tunçdemir, Dengi Amerika, New York. ناوی خودی کارتا به شانس آپاور بولی لامریکا هات اشکره کرن و به $1 کوی او کارت کریبو بوا خودی 2.4 میلیارد دلاران شویدی هات راگهاندن کو کارتا ادوین کاسترو لولتا کالیفورنیا یا به شانس بو لما ها 11 مجداری او هاتبو راگهاندن ل آماده رسما نبو لیوی داخینه کی داگوت او شانس سیستم پرورده کالیفورنیا
هەیە و 156 میلیۆن دلار وێ ژوێ سیستەمیڕا وەرە داین دەپێڕژی هەلبەت ئەوەی پەریدی نێزیکی 997 میلیۆن دۆلاران بستینە هەتا بەرنامە بێیە کورت کونەکشن سباهی هەر شاد و بەختەوەر بن و خدا حافیز.